پاش ڕەزامەندی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە کوردستان بۆ پێدانی مۆڵەتی پرۆژەی نیشتەجێیی بۆ مامۆستایانی و فەرمانبەرانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پاش 2 ساڵ لە کارکردن لەگەڵ بەپێی یاسا و ڕێنمایەکان و هەڵبژاردننی پارچە زەوی و کۆمپانیای وەبەرهێنەر و پاش کۆبوونەوەی لیژنەی باڵای ئامادەکاری بۆ ئەم پرۆژەیە لەگەڵ نوێنەری کۆمپانیا بڕیاردرا کە ڕۆژی 4 ڕۆژی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بکرێت بە ڕۆژی دانانی بەردی بناغەی پرۆژەی نیشتەجێیی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ لەژێر ناوی زانكۆ سیتی. ئەمە لێرە من ئەم دەخۆشەیان بە مامۆستایان و فەرمانبەران کە ڕۆژی 4 کارەکان دەست پێ دەکات بە فەرمی هەرچەند ئێستا کارەکان دەستی پێ کردووە و ئامادەکاری لە پارچە زەویەکە دەستی پێ کردووە. لێرەوە سپاسی هەموو لایەنێکەکەین کە هاوکاریان کردوین بۆ دەستپێکردنی ئەم پرۆژەیە. پرۆژەکە بریتیە لە پرۆژەیەکی هاوچەرخی هەموو پێداویستەکانی تایە واتە خزمەتگوزاری و پێداویستی پرۆژەی نیشتەجێیی لە 11 تەلار پێکاتوە هەر تەلارێکدا قاتە بێ و لە هەر قاتێکا 6 شوقە هەیە واتە 660 شوقەی نیشتەجێیە لەم پرۆژەیە. هیوادارین بتوانین ئەمە بەم پرۆژەیە هاوکاری مامۆستایان و فەرمانبەران بکەین و خزمەتێ بەشێ بێ لەو خزمەتەی کە پێشکەشی مامۆستایان و فەرمانبەرانیەکەین و ئەم شوقانە بە سەرێکی گونجاوە بە قستی درێژخایەنە بێ و هەموو لە ڕێگای لیژنەیەکی تایبەتەوە بە داداچوون بکراوە بۆ مواسەفات و چۆنیەتی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. هیوادارین بتوانین بە زووترین کات ئەم پرۆژەیە لە دوای 4ەوە کارەکانی دەست پێ بکات و بە زووترین کات بکاتە ئەنجامیەوەی کە ببێتە پرۆژەیەکی نیشتەجێیی بۆ مامۆستایان و فەرمانبەرانمان. هیوای سەرکەوتن بە هەموو لایەکە خوازم و سپاسی ئەو هەموو کەسانەکەم کە هاوکاریان کردنی لە ناو زانکۆ بە تایبەت بەڕێبەرایەتی ئەندازیاری و هەموو ئەو شوێنانێکە کە هاوکاریانی کردوین. شوێنین پرۆژەکە هەر دراوسێی کەمپی چوارچرای زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە واتە لە گەڕەکی چوارچرایە لە شوێنێکە خەدەماتی هەیە و هەموو پێداویستەکانی هەیە. ئەوە یەکێکە لەو خاڵە گرنگانەیە کە لەو پرۆژەیە هەیە. دووهەم ماوەی جێبەجێکردنی بەپێ ڕێککەوتن لەگەڵ دەستەی وەبەرهێنان و لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان 2 ساڵە. هیوادارین کە بتوانین پێش ئەوەش ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ. بە تەکید قەیرانی دارایی کاریگەرێ بێ لەسەر چۆنێتی لەسەر ئەو کەسانی کە ئەتوانن قستەکان بن. بەڵام ئێمە هیوادارین بۆ هاوکاریانی کە لە کۆمپانیاکەەوە کراوە کە لە دەستی وەبەرهێنان و کە لە زانکۆشەوە بڕیاری لێدراوە بتوانین زیاترین کەس سوودمەند بێ لەو پرۆژەیەوە زیاترین هاوکاری بکرێن و زیاترین مامۆستایان و فەرمانبەران زیاتری ژمارە نیشتەجێ و پرۆژە بن.